بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد، خۆشحاڵین لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵی ئەوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز کاک تاهیر حوسەینی ناسراو بە تاهیر پارسانیان، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن و کات ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەر بن، فەرمون بۆ بیستن و بینین. کاک تاهیرجان، زۆر سپاس لەوەی کە بەشداری بەرنامەکەمانی و بەخێر بێت. کاکەریم سەرەتا ڕێز و سڵاوم هەیە لە خزمەت جەنابت و هەروەها هاوڕێیانی هاوکارت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ڕێز و سڵاویشم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتدا. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. کاک تاهیری پارسانیان بۆ پێم خۆشە بزانم بۆ پارسانیان. پارسانیان گوندێکە لە منتەقەی تیلەکۆ کە من لەوێ لەدایک بوو. ئیتر کە بووم بە پێشمەرگە مەعموڵەن لە پێشمەرگایەتیە لەقەبی پێشمەرگەکان بە ناوی دێهاتەکانیانە بوو یا ئەو شوێنەی کە لەدایک بوو. ئیتر لەوێەوە تاهیری پارسانیانم بەسەرا سەپا و ئێستاش لە هەموو شوێنە هەرەڵەن تاهیری پارسانیان. سینیەکەم کەمتر بەکاردێنن. زۆر باشە. کاک تاهیرجان، سەرەتا بیۆگرافیەکی زۆر کورتی خۆ دەگەر باس بکەی لە سەرەتایی شوێنی لەدایک بوونت، چۆنێتی ژیان تا بەر لەوەی کە دەگەی بە تەمەنێکی گەنجی و تازەلایی و تا سەردەمی ڕاپەڕین ژیان چۆن بەسەر دەبەی، چی دەکەی، لە چمە ماڵەیەک لەدایک بووی؟ من هەروەک جەنابیشت فەرمووی تاهیری حوسەینیم کە بە تاهیری پارسانیان لە پێشمەرگایەتیە ئەناسرام. ساڵی 1348 لە بنەماڵەیەکی ئاینی لە گوندی پارسانیانی ناوچەی تیلەکۆ لەدایک بووم. سەرەتای منداڵیم دەرس خوێندنم بەبۆی شغڵەکەی باوکمەوە کە مەلا بوو. کلاسی ئەوەڵی ابتداییم لە گوندی قارەوا خوێندووە، بەڵام قارەوای خورخڕەی منتەقەی خورخڕا کە بە قارەوای سلێمان مەشهور بوو. دواتر دوای ئەوە هاتینەوە بۆ پارسانیان و دەورانی ابتداییم هەر لە پارسانیان تەواو کرد و هەتا ئینقلاب بەسەردا هات و تاسە لێ بوو. یعنی تەنیا تا دەوران ڕاهنماییت خوێن، دواتر تەحسیلت کرد وەختی ڕاپەڕین دەبێ وەختی ئینقلاب بکرێت؟ بەڵێ دەورانی ئیبتداییم لە پارسانیان بوو، دەورانی ڕاهنمایی چوومە سەقەز. ئیتر ئەو دەورانەی کە لە ڕاهنماییە بووم لەگەڵ مەسائیلی سیاسی و فعالیەتی تەشکیلاتی و دواتر بووم بە پێشمەرگە کە لە ساڵی 62 هاتم بەناو پێشمەرگە. لە جریانی ڕاپەڕیندا لەگەڵ مەسائیلی سیاسی ئاشنا دەبیت یا بەر لەوە زەمینەی ناسی؟ وەختی ئینقلاب یا ئەو دەم تەمەنی من کەمتر بوو، کلاسی 5 بوو، دەورانی ابتدایی بوو. لە گوندی پارسانیان بەهۆی ڕابردوویەکە بووی و بەهۆی جەمعی ئینسانی سیاسیەوە کە لەوێ بوون و دەور و نەخشیان یەجگار زۆر بوو لە ناو خەڵکە. پارسانیان بۆ خۆی ڕابردوویەکی مبارزاتیشی هەبوو لە ساڵەکانی کۆنتر لەگەڵ ئاغا و دەرەبەگ، شەڕێکی گەورە لە بینی ڕەعیەت و ئاخەلیلی کانیسوور، خەڵکی پارسانیان و ئاخەلیلی کانیسوور پێشهات بوو و بە دەخاڵەتی ژاندارمری و ئەمانە تعدادی لە خەڵکی پارسانیانیش تێدا چوندە و جەریانەدا. ئەمانە زەمینەهایەک بوون کە مەسائیلی سیاسی لە پارسانیان نابوو کە ئینقلابیش کریا. جەمع ئینسانی خۆشناو بوون کە تەحسیلکەردە بوون، وەکو شەید خەلیلی پارسانیان کە ئەوش پێشمەرگەی کۆمەڵە بوو، شەید خەلیلی حوسەینی لە ساڵی 62 لە گوندێک لە منتەقەی دیواندەرە هەوەتوو لە سیر ئاوایی سیر شەید بوو. هەروەها شەید عەبدوڵڵای ڕەحمانی بوو، کان بەختوو عەبدوڵڵای ڕەحمانی، ئەوش هەر پێشمەرگەی کۆمەڵە بوو، دواتر ساڵی 63 شەید بوو. تعدادێکی تریش بوون وەکو کاک عەتای پارسانیان کە ئێستا لە کانەدایە. ئەمانە تعدادێکی تریش هەیە کە بەداخەوە ناتوانم ناویان بێنم. ئەمانە جەمعێک بوون کە تەئسیریان بوو لەسەر خەڵک و لەسەر منتەقەیەک بوو، یعنی منتەقەی پارسانیان بە هۆی خودی زندگی خەڵکەکەەوە ئەکسەر خەڵکێکی مەذهبی و سەید بوو. بەڵام بە دوای ئینقلابە تەئسیراتی ئەم جەمعەت، تەئسیراتی کۆمەڵە لەناوەم هاتە و بەباعیسەوە کە تعدادێکی زۆر، یعنی ئەتوانم بێژم لە بەشی هەرە زۆری خەڵکی پارسانیان بەلای جەرایانی چەپ و جەرایانی وەکو کۆمەڵە گەرایشیان پیدا کرد و تعدادێکی زۆر پێشمەرگەیشی بوو کە 3 شەیدیشی هەیە ئاوای پارسانیان ناوچەکانی کۆمەڵە. لەو سەردەمی ڕاپەڕین وەکو یادەوەری چل لە یادە سەردەمی ڕاپەڕین چۆن لە زێنی خۆتدا مجەسەم دەکەی ئەگەر بتەوێت تعریفی بکەیت؟ ئەو دەم
لە بیرم دێ کە تەزاهوراتەکان دەکرا خەبەرەکان دەهات خەڵک هاتوچوی پارسانیان دەکرد پارسانیان گوندێک بوو لە نزیک جادەی سەقسنە هاتوچوی بەسەردا زۆر بوو وا خەڵکی سیاسی هاتوچویان دەکرد ئەخبار دەهات ئەمان زانی کە لە شارەکان ڕاپەڕین هەیە بەڵام ئەوەی کە من دیم ئینقلاب شار ڕۆیشت بوو یعنی ئەوەی کە لە بیرم دێ ئێمە جەمعی منداڵی مەدرسەی کلاسی 5 بوو چوین بۆ گوندی سنەتە کە لەسەر جادەی سەقسنەی گوندێکی گەورە بوو لێ نەوتیان تەقسیمە کرد بۆ دێهاتەکان بۆ مەدرسەکان چوین بۆ ئەوێ یەکەم جار لەوێ دەست بە هەندێک شعار وشتماندا دژیشرا و نەوتەکەمان وەرگرت و گەڕینەوە یعنی ئەوەندەم خاترە لەو ڕاپەڕین و لەو دەورانە هەیە بەڕستان باز دەکەن لە بنەماڵیشی ئاینی لەدایک بووی و گەورە بووی بەڵام دەبی بە کۆمۆنیست ئەوە چۆنە بۆ بنەماڵە تاسیریان لەسەر نەبوو بۆ شەوەیکە ئەوان ڕێنیشاندەر بنیالانی کەم لەسەر دیاریکردنی خەتی سیاسی و بیر و باوەڕ تاسیردا بنێ بابم کاکەریم زۆر ئەهمیەتی بە خوێندنەدا لە بنەماڵی ئێمە بەشی هەرە زۆریان تەحسیلکردەی تا دکتۆرا و تا لیسانسیشیان هەیە دکتۆرا و فۆقلیسانس زۆریان تایە بنەماڵەیەکی تۆزێک پڕۆژەیەتی ینی ئەهمیەتی زۆرەدا بە خوێندن عەرزت کەم وە هیچ وەختیش کاری بۆ ئێمە ناهێنا کە بێژی ئێوە ئەم ڕێگایە ئینتخاب بکەن دەورانیش کە من بۆ پێشمەرگە زۆر جار سەردانیەکردم زۆر جار عەرزت کەم بە دەیان جار حکوومەت زیندانی کرد شاریان بۆ دەهێنا بەڵام هیچ وەخت یەک جاریش فقط یەکەمین جار کە چوون بۆ پێشمەرگایەتی بە منی بێرەوە ئەگینا دوای ئەوە چی سەردانی کردوم یەک جاری ئەو کەلیمە قسەی لەگەڵ منە باس نەکردووە وعرضت کەم وەک عەرزم کردی تەأسیراتی جەمع ئینسانی سیاسیش بوون کە لە پارسانیان بوون ئەمانە تەأسیریان زۆر لەسەر ئێمەدانا گەرایش بەلای چەپ و وارزاتی تەبەقاتی و گەرایش بەلای گەرانێکی چەپی وەکو کۆمەڵ پەیدا بکرد لە بنەماڵەدا هەر خۆت بوو یا خوشک و برای دیکەشت بوو ئێمە بنەماڵەیەکی تۆزێک پڕجەمعیەتین 8 برا و 3 خوشکی هەر خۆت هەموویان ئێستا لە حاڵی حەیاتدان یا بەڵێ هیوادارم هەر خۆش بن دواتر چۆن دەبێت لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبیت هەر وەک عەرزم کردی دوای ئەوە کە چوومە دەورانی لە پارسانیانە کە لەگەڵ تعدادی لەو کەسانە کە لایەنگری کۆمەڵە بوون و بەئاشکرا وەک عەرزم کردی وەکو شەید خەلیل وەکو شەید عەبدوڵڵای ڕەحمانی عەرزت کەم کاک عەتای پارسانیان ئەمانە ئێمەیان لەگەڵ کۆمەڵە ئاشنا کردبوو بە دەرەجاتێکی خۆشمان دەویستن زانیێکی خۆشناو بوون لەناو خەڵکە و چون ئەوان لایەنگریان لە کۆمەڵا کرد ئێمەش خۆمان ئەمانوت حتمما کۆمەڵ شتێکی باشە بۆیە ئەم ئینسانە باسەواد و خەباتکارانە تەمایلیان هەیە بەلای کۆمەڵە و لایەنگری کۆمەڵە دواتر کە چوومە سەقز و چوومە دەورانی ڕاهنمایی و لەگەڵ جەمعێکی تر ئاشنا بووم و کاوانی لایەنگری کۆمەڵە بوون لەو تەریقەوە لە تەریقەوە ڕەفیقانەوە زۆرتر من ئاشنا لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵە بووم هەرچەند منتەقەی ئێمە وەکو پێشمەرگایەتی پێشمەرگەی کۆمەڵی زۆر کەم تێدەهات هەتا ئەو دەورانەی کە ئێمە بووین بە پێشمەرگە لە 62 ئەوانە کە دواتر هاتوو چوومان دەکرد گوردانی کاوە گوردانی 6 سەقز تا ئەو دەورانە زۆر کەم تا ئێمە بووین بە پێشمەرگە من پێشمەرگەی کۆمەڵم هەر نەدی بوو بێتە پارسانیان لە شوێنی دیرت بینیان بەڵام لە پارسانیان نەمبینی کاتێککە لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبی ڕاستە و خۆ پەیوەندی دەکەیت بە بەشی عەلەنی و هێزی پێشمەرگەوە یا ئەوەی کە وەکو فعالیشی نهێنی پەیوەندیت دەبێ و کار دەکەیت وەکو کاری تەشکیلاتی ڕسمەن لە کاری تەشکیلاتی ناکەن بەڵام لەگەڵ هەر وەک عەرزم کردی کاک خەلیل کاک عەتای پارسانیان شەید عەبدوڵڵای ڕەحمانی لەگەڵ ئەمانە کە لە سەقز بوون ئێمە مەسەلەن شعار نووسیمانە کە ئیعلامیەکانی کۆمەڵایان هێنا لە مەدرسە بڵاومان دەکردەوە بەم شێوەیە لەگەڵ ئەوانە هاوکاریم بوو تا ئەوەی کە بێژی من ڕسمەن کاری تەشکیلاتی بکەم ئەوەی کە نەتوانی کاری تەشکیلاتی و ینی بەو مانای بەشی نهێنیەکەی بکەیت دلیل بە ئەوە بوو کە ناسرای دەچێت دەبی بە پێشمەرگە یا هەر بۆ خۆت ئەنجیزەیەک بوو کە پێدوا بوو پێشمەرگایەتی بەرچاوترە یا کاریشی ئەو تۆتر یەکەم لە ڕاستیە یعنی ئەگەر زۆر بە سەراحەت لەگەڵ تا قسە بکەم بەشێکی عەلاقە بە پێشمەرگایەتی بوو و بەشێکشی لە ئەو کاتێک ئێمە لە مەدرسەی ڕاهنمایی 22 بەهەمان بووین ئەو مەدرسەیە سریەک معلمیان هێنا بوو کە زۆر زەختیانە کردە سەر ئێمەمانانێک کە بڕێک وەکوێژێ هەڵسوراوتر بووین قسەمان دەکرد شاریان دەهێنا وەڵام بەشی هەرە زۆری ئەوە بێژم کە من گیانم کەوتووە خەتەر بەڕاستی وانە بوو وەکو علاقەی خۆم بە پێشمەرگایەتی و پێما بوو ئەو ڕێگایە مناسبترە کەیتر هەرەوەش مەڵ
لە ڕوانگەی خۆتەوە لە ڕوانگەی ئێستاتەوە بەڕاستی مناسبتر بوو ینی مەبەستمەوەی ئاوا پرسیارەکە تەرەف بکەم ئەو کات ئەکسەرەن ئەولەویەت بە پێشمەرگایەتی بوو ینی شاید 90% 90 چەند دەرسەدی ئەو کەسانەی کە تێکەڵ بە مەسایلی سیاسی دەبوون خۆیان لە پێشمەرگایەتیدا دەدیەوە زۆر کەمتر تەرکیز دەکرا سەرکاری تەشکیلاتی لە ناوەوە یا هەتا ئەوە ئەسەن بۆ خودی تەشکیلاتیش بۆ کۆمەڵەش ئەولەویەت زیاتر بەشی بەهێزکردنی هێزی پێشمەرگە بوو چ زەرورەتێک بوو ئەوە پێت وایە کە ئەوە باعث بوو بێتە ئەولەویەت تا بە سەرکاری تەشکیلاتی ئەولەویەتەکەی بۆ من یعنی پێشمەرگایەتی وەک عەرزم کردی من خۆم عەلاقەم بە پێشمەرگایەتی بوو بۆ خۆت بەڵێ وەکو تەشکیلات وەکو ئام وەک زەرورەتێکی گشتی مەبەستمە یعنی لە ئەگەر لە سوالەکەم تێوگەیشت بێتی دەڵام ئەو کات بۆ پێشمەرگە بوون زەرورەتێک بوو یا ئەهمیەتدان بە بێهێزکردنی هێزی پێشمەرگە لە چاو ئەوەی کە تەشکیلاتی نهێنی لە ناوە بەهێز بکرێت هەستەی ناوەوە پەرە پێ بدرێت پێم وابێ ئەو دەورانە تشکیلات کاری نهێنیشیە کرد تشکیلاتی نهێنی کۆمەڵە تشکیلاتی زۆر فعال بوو هەرچەند چەندین جار زەربەی خوارد بەداخەوە بەڵام تشکیلات هەمیشە کاری لە ناوخۆی وڵاتە ئەوەندەی کە من ئاگادار بم کمیتەی تەکشمان هەبوو و ئەمانە کاری ڕێخستنیانەکرد لە شارەکان بەڵام وەکو خۆم بۆ من یەکی علاقە بە پێشمەرگایەتی خۆشەویستی پێشمەرگە و بۆ خۆشم هەر علاقەم بەم زمینەیە بوو بەڕاستی بە زمینەی پێشمەرگایەتی و پێم وابوو ئەم بوارە لە کار بۆ من گونجاوترە تا کاری نهێنی و هەرچەند ئەو پێشنیارشم هیچ وەخت پێ نەکرا کە بێن لە شار بمێنەوە و کاری تەشکیلاتی بکە بەڵام پێشمەرگایەتێکەکە مەڵ ئێستا زۆر کەس و لایەن بەگوێ ئاشنا دەبێت دەبیسترێکە ئەو شێوە خەباتی چەکداری ئەو سەردەم دەبەنێژێت پرسیار ینی تەسەور دەکەن کە پێویست نەبوو دەکرا ڕەوشێکی دیکە لە خەبات ڕەچاو بکرێت لە پێ بگیرێت وەک بەڕێستان چۆن بیر دەکەنەوە لەسەر ئەو دەمەی شەڕی چەکداری بەڕاستی شەڕی چەکداری یا ئەو بەشی نظامیەکەی زەرورەتێک بوو پێدوا بوو دەبێت ببێت شان بەشانی مبارزەیەکی کۆمەڵایەتی کە لە هەرادا بوو بە نەزەری من ئەمانەی کە ئەم خەباتە ئەبەنێژێ پرسیار دەرکێکی عمیقیانیە لە مبارزە و هێزی پێشمەرگە چەک هەڵگرتنی بە بڕوای من بۆ دفاع بوو لە دەستکەوتەکانی انقلاب لە خۆشیە هیچ کەس سەکی هەڵ نەگرت و دەستی نەدا چەک و شەڕ بکات بەبڕای من تەحمیل کردیا ینی بە کۆمەڵە و بە جەریاناتی سیاسی ئەمە تەحمیل کردیا و بە بڕوای من یەکێ لە هەڵوێستیە دروستی کۆمەڵە ئەوە بوو کە هێزی چەکداری دروست کرد و بۆ محافظە لە دەستاوەردەهای جنبش ئەم هێزی چەکداری تەقویەت کرد و تا ئێستاش ڕای گردووە بە بڕوای من یەکێ لە نقطە قووەتەکانی کۆمەڵام ئەمەیە و ئەبێ ئەم هێزیش ڕابگیرێت بە ئێستاشەوە بەبیرکردنەوە ئێستاشمە پێم وایە ئەم هێزی چەکدارە دەبێت تەقویەت بکرێ و ئامادە بکرێ بۆ دەورانێکە بتوانێت دەور و نەخشی واقعی خۆی بنوێت تایبەتمەندی ئەو هێزە هەنێ و هێزی پێشمەرگەی کۆمەڵا بە نیسبەت ئەو دەم هێزی دیکەش لە ئارادا بوو بۆ نمونە حیزبی دموکرات بە پێشینەیەکی زۆر زیاترەوە لە عەرسەی سیاسی کوردستانە حزوری بوو تایبەتمەندەکەیان چی بوو ئەو چی بوو لە یەک جیاوازی دەکردنەوە بەڕاستی هێزی پێشمەرگە وەک هێزێکی نوێتر ئەو تایبەتمەندی نوێیانەیە ئەو سنەتە نوێیانەی کە لەو هێزەدا دەبیندرا بە باوەڕ تۆ چ بوو کاکەریم من هەر ئەو دەور پێشەوەی کە بم بە کۆمەڵە خۆشەویستی ناوی کۆمەڵە ناو خەڵکا زۆر بوو و دفاعی لە طبقەی کارگەر دفاعی لە خەڵکی هەژار و فەقیر دفاعی لە مافی ژنان عەرزت کەم سەداقەت و پاکیە کە لە ناو ئەم ڕێکخراوە بوو و ئەمە هەموو ئەمانە کادرهای خۆشناو کە لە ناو ئەم تشکیلاتا بوون هەموو ئەمانە بوو بەعسەوە هێزی پێشمەرگەی کۆمەڵە خۆشەویستتر بکە و جیاژی بکاتەوە لە هێزەکانی تر کۆمەڵە ینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر بە لیباس لەبەرکردنەکەی ئاچوتە ناو دێهاتەکان ئازانی کە ئەو هێزە هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە ینی بە لیباس لەبەرکردنەکە پێشمەرگەی کۆمەڵە ناسرایەوە جگای بگات بە بەرخۆرد بە هەڵوێستکردنیان لەگەڵ خەڵک هەموو ئەمانە جیاوازیەک بوون کە هێزی پێشمەرگەی کۆمەڵی ئەناسان و خۆشەویستی کردبوو بەڕستان چون بۆ خۆت پێشمەرگە بوویت و بە تایبەت ئەگە هەڵە نەبم زیاتر لە بەشی نظامەکەیدا مەسئولیەتیشت بووە بەڵام
ئەو پرسیارە زۆر جار ئاراستەی میوانەکان دەکەم کە پێشمەرگە باڵی نظامی هێزێکی سیاسی جەماوەری ناوزەت دەکرێت. بەشی سیاسی نظامی بەرپرسیارەتی دەدرێت، یعنی منزورمەوە تەفکیک دەکرێن لێ فەرزەن کاکتایر لە بەشی نظامیدا مەسئولیەتی پێدەدرێت، ڕفێقێکی دیکە بەش سیاسی هەر ئەو پەلەیە ئەو گوردانە یا ئەو دەستەیە. جیاوازی ئەو دوو بەرپرسیارەتە لە چیدایەوە؟ ئایا ئەو بەشەی کە نظامی کار بوو بەڕاستی تەنیا نظامی کار بوو یا لەگەڵەوەشدا دەیتوانی مرەوج و کەسێک بکات تەبلیغاتی سیاسی و ئاگاگرانەش بکات لە پاڵی؟ ئەو کات لە ناو گوردانە لە ناو هێزەکانە کۆمەڵە زۆر جەلەساتی سیاسی و حتا مەسەرەن کەسی تایبەتیان دانابوو نەشریات بۆ حتا بۆ ئەوانەی کە بێسەوادیش بیخوێنێتەوە و لە سیاسەتەکانی کۆمەڵە ئاگادار بن ئەم کارانە زۆرە کرا. بەڵای من هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی سیاسی بوو و بەشی هەرە زۆری ئەو خەڵکانەی کە لە ناو کۆمەڵا بوون ئەگەر دەرکێکی عمیقیشیان نەبوو بێ لە مبارزەی سیاسی و سیاستەکانی کۆمەڵا بە دوای چەند ساڵەکە لە ناو تەشکیلاتی کۆمەڵا بوون لەباری سیاسیەوە ئەو پێگەیان پیا کردبوو کە مسلط بن بەسەر ئامانجەکان و سیاستەکانی کۆمەڵاوە بتوان تەبلیغی بکەن لە ناو خەڵکە و هاوکاری لە بینی هێزی مەسئولی سیاسی و مەسئولی نظامی بە بڕوای من یەکێ لە خاصیەتەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بوو کە ئەم هاوکاریانە یەزگار زۆر بوو لە بین من بۆ خۆم مەسئولیەتی نظامی هەبووە و هەمیشەش مەسئولی سیاسی لە پەنادەستما بووە و هیچ کاتێکی پێش نەهاتوە کە ئێمە لەسەر چکۆلەترین مشکل چکۆلەترین مەسائل ئێمە مشکلێکمان بوو هەمیشە هاوکاری یەک بووین لە چ لە جەلەساتی سیاسیە وەرچە لە کاری عملیاتەکانیدا یا شەڕەکاندا کە تووشمان دەبوو. مناسبات لە ناو هێز و پێشمەرگەی کۆمەڵدا چۆن بوو؟ یعنی مناسباتێکی گشتی چاوی لێ بکەین لە هەر لە حازێکەوە لە هەر زاویەکەوە کە چاوی لێ بکەی و مناسباتە چۆن بەیەکەوە تەرکیب درابوو تەنزیم کرابوو؟ دیارە ئەوە حتا بەرخورد لەگەڵ کۆمەلگا دەگرێتە بەر هەڵسوکە و لە ناوخواندا دەگرێتە بەر شێوەی ئینسجامی تەشکیلاتی دەگرێتە بەر ئەنجیزە بۆ کارکردن و بەرەو پێشبردننی ئامانجەکان دەگرێتە بەر بە تەوری گشتی ئاوە بۆسی من پرسیارەکەم کرد. ڕەوابط و مناسبات لە ناو تەشکیلاتی کۆمەڵا لە ناو هێزی پێشمەرگا بەتایبەت بە بڕوای من یەکێ لە باشترین پاکترین و جوانترین ڕەوابطی بوو لە بین ئینسانەکانە. من هیچ وەخت ئەو دەورانەی کە لە ناو هێزی پێشمەرگە ئێستاش کە ئەچمەوە ئوردوگا ئەچمەوە ناو ئەو ڕەفیقانە ئێحساسەکەم ئەچمەوە شوێنێکە زۆر ڕاحەتم لەگەڵ هەموو هاوڕێیانە ئەنێ سەپا و سەمیمیەتێکە لە بینی جەماعەتە هەیە ئەمە زۆر زۆر دڵگەرمیەدا بە ئینسان ئەم سەپا و سەداقەتە چ لە بەرخورد لەگەڵ خەڵکیشە یعنی ئەگەر لە ناو هێزی پێشمەرگەی کەسێک مەسەلەن بەرخوردێکی ناشایستی بە خەڵکێک بکردایە کەسێک بکردایە 100% لێپرسینەوەی لێکرا حتا خەڵکی مەسئولیت و تا چەکردنیش ئەڕۆیشتە پێش و فەداکاری لە ناو هێزی پێشمەرگا ئەتوانم بێژم نمونەیەکی بێوێنەیە یعنی بەڕاستی بێوێنە بوو لە ناو هێزی پێشمەرگا جاروا بوو لە عملیاتێکا پێشمەرگەیەک بریندارە بوو 10 نەفەر حاضر بوون گیانی خۆیان بدەن بۆ ڕفیقەکان بێن نەدواوە یعنی ئەم سەپا و سەمیمیەتە ئەم فەداکاری و لەخۆبردوویە زۆر کەم پێش دێ لە شوێنێکی تر زۆر ڕاست. بەپشینە بەشی ئەرکوکاری پێشمەرگایەتیت دەبی بە پێشمەرگەوە کاری پێشمەرگایەتی ڕسمەن دەست پێ دەکەی لەو پرۆسەیەدا مەسئولیت وەردەگری و بێگومان لە کار و ئەرکی نظامی و چالاکی نظامیدا بەشدار بوویت. ئەگەر سرفەن لەو بوارەدا هەندێک خاترا هەندێک کاری نظامی ئەرکەکانی پێشمەرگە لەو سەردەمەدا چ بوون باس بکەیت؟ ئەو دەورانەی کە من پێشمەرگە بووم زۆرتر کارەکان جەولەی سیاسی بوو بۆ منتەقە فعالیەتی نظامی تەرحی عملیات گرتنی پایەگا و شەغلێکی دفاعی کە تووشمانە بوونا ناخواستە بەشی زۆری کارەکانمانەوە بوو بە تایبەتی حزور لە ناو خەڵکا و کاری تەبلیغ و تەرویج لە ناو خەڵکە ئەمە بەشی هەرە زۆری کارەکانمان بوو ئەردەکەم و لە جریانی ئەم کارانی شایتر تووشی دەیان شەڕ و گرتنی پایەگا و ئەردەکەم دەیان خاتری خۆش لەگەڵ خەڵکا کە فداکاری خەڵک دڵسۆزی خەڵک بەرامبەر بە هێزی پێشمەرگە بەرامبەر بە ئێمە ئەمانە هەموو خاترایەکن هەموو شتایەکی جوان کە ئەتوانم لەسەر زۆر شتیان وەکو مەسئولی پەل
خاترە لەو ئەمەلیاتانەی کە تێیدا بەشدار بوون و تۆ سەرپەرشتی ئەو بەشت کردووە ئەو پەلەت کردووەکە لەژێر دەستی تۆ و لەژێر ئینفەرمانی تۆدا بوو چ ئەمەلیاتایەک چ چالاکی‌هایە کراوە کە وەکو خاترە تێدا سەرکەوتوو بوون یا ئەوەی کە زیانتان بینیوە؟ لە زۆر شەڕ و عەمەلیاتە بەشدار بووم. لە بیرمە ساڵی 64 بوو لەسەر جادەی سەقەزنا لە نزیک ئاوایی سونەتە ساحێ و عەفو کەمینێکماندانە بە ڕۆژی ڕۆشن چوونە سەر جادە هەرچەند دوو پایگای نزیک بوو. ئەو دەم کاگەدەی سەڵواتی فەرماندەی هێزەکەمان بوو. ئەمەلیاتێکی زۆر بەناوبانگ بوو. فەرماندار بوو پێما بێ سەقەز کوژرا لەو عەمەلیاتە و فەرمانداری ئازەربایجانی غەربیش بوو کەویش بریندار بوو. ئەمە عەمەلیاتێکی زۆر پڕدەستکەوت و باش بوو و لەدەیان لە شەڕی کانی شەکەرە لەدەیان شەڕی تریشە بەشدار بوو. شەڕی ڕوش عەرزتکەم گرتنی پایگای بناوەچکان عەرزتکەم وەڵا زۆر لە زۆر ئەوەندەی لە خاترم بێ لە زۆر عەمەلیات شەڕهای ناو عەرزتکەم مانە بەشدار بوو. ڕاستە لە هیچ کام لەو شەڕاندا بریندار بوون؟ من دوو جار بریندار بووم. جارێک لە شاخی ڕوش کە ساڵی 66 بوو کە بەداخەوە 65 عەفوو کە حەمەی سەعیدی لەو شەڕەدا شەهید بوو. حکوومەت هاتوو لە پشتاوایی هێزانان بوون بەفێکی زۆر باری بوو. چوینە سەر ئەوان هاتن شاخەکان گرت بوو تێمە واحدێ بووین پێشەوەیمان کرد 3 کەس بووین من و کاک حەمەی سەعیدی کە بەداخەوە دوای شەهید بوو و کوڕێکی پێشمەرگەیەکی کەشمان بوو خەڵکی کوردستانی عێراق بوو کاک نەبەز ئەویش هەر بریندار بوو لەو شەڕە و جارێکیش لە سەقز کە بۆ مەحمولیەتێک بووینە ناوشار لەگەڵ ڕێخترا بەداخەوە کاک سەلاح ئەسیر بوو لەو شەڕەشیا بریندار بووم کە نەجاتم بوو. ئێستا ئاسەواری ئەو برینانە و برینداربووان لەسەر جەستەت هیچ کاریگەری ماوە؟ کە لە ڕۆژ بووم لە دەستم بریندار بوو ئەوەی تریشیان تیکە لەسرم درا بوو. هیوای ساغی سڵامەتی بۆ دەخوازم. ئەگەر لەو بابەتی دەورانی پێشمەرگایەتی داشتێکی دیکە هەیە بۆ وتن دەکرێت باسی بکەی بەڵام با بچینە سەر پرۆسەیە کە تەسمیم دەگری دەچێت دەرێت هۆکاری چوونە دەرێ و تەسمیمگرتن بۆ دەرێت چییە؟ بەڵام وتم ئەگەر لە بەشی پێشمەرگایەتی و ژیانی پێشمەرگایەتیدا شتێک بۆ باسکردن هەیە دەکرێت جامەرێتەوە. هەر بەشدریش عەرزم کردی یەکێک لەو شتە خۆشانە کە لە پێشمەرگایەتیە ئینسان بیری لێ ئەکاتەوە یا بە زێهنی من هەنەکات دڵسۆزی خەڵکە. جارێک نمونەیەک بۆ بێنمەوە مە واحدێک شار بووین ساڵی 65 واحدی شاری سەقز بووین کە گیانبەخت بوو کە فەریدونی فارقی مەسئولی واحدەکەمان بوو 11 کەس بوو. بەهۆی جەرەیانێکەوە 2 کەس لە هاوڕێیان لێمان جیاب بوونەوە کاک عەتاشوان و گیانبەخت بوو کاک ئەنوەری ئادەمی ما بووینەوە 9 کەس چوونە ئاوایی بەوراوە. شەو گەیشتینە ئەوێ ئاوایی بەوراوە لە پەنای سەقزایە لە 5 کیلۆمەتری سەقزایە چوینە 2 ماڵ مەخفی بووین. نیوە ڕۆکەی ڕۆژەکەی حکوومەت هاتە سەرمان گزارشیان لێدا بووین. ئێمە لە ماڵێک بووین ئەو ماڵی ئێمەی لێ بووین 4 کەس بووین کەسیان دیدا بوو کە ئێمە لەو دوو ماڵی یانی سوور ئەیانزانی کە ئێمە لەو دوو ماڵی بەڵام پێشووتر هەردوو ماڵەکە شوێنی مەخفیکردنی ئێمەیان بوو. شوێنی مەخفیکردن کە پێشمەرگە چون هاتوچوومانەکردن شوێنیان دروست کرد بوو کە ئەگەر شتێک بوو بتوان زوومان شاردنەوە. ئێمە کچەکە فەوری ئێمەی لێوە شاردەوە وەختی جاش بازارەکان هاتنە ناو دێوە یەکسەر هاتن بۆ ماڵی ئەوان بۆ ئەو ماڵی تر هێندەیان لەو کچەدا سەعاتەکان لە دەستی شکارکاکەری دەستی تەرەکی بردبوو سەرە ڕای ئەوە زۆر بەڕۆحیەوە قسەی پێ ئەوتن و دەیگوت هیچ کەس لە ماڵی ئێمە نییە. هەرچەند شەواهدی زۆر بوو کە ئێمە لێ بووین مەسەن ئەو دەم من و کاک فەرشادی حامیدی سیگارمان دەکێشا ژێر سیگارەکەمان لێ بوو خواردنی بۆ دروست کردین لە حاڵێکا کەس لە ماڵەوە نەبوو بەڵام خواردنی 4-5 نەفەری دروست کرده بوو. هەموو ئەمانە نیشانیدا کە کەس لە ماڵا بووە بەڵام سەر ڕایەوە هەموو عەزیەت و ئازارەکردیان بەو پەڕی ڕۆحی حازر نەبوو سکۆرەتی قسەیە بکات ئێمە بخاتە گیانی ئێمە بخاتە خەتەرەوە حازر بوو گیانی خۆی بخاتە خەتەرەوە نەک گیانی ئێمە. ئەمە یەکێ لەو خاترە خۆشانەوە دایان خاتراتی خۆشی لەو بابەتی هەیە. با ئەوەش پرسم بەڕاستی بەرخورتان بە ئەسیر چۆن بوو کاتێک لە شەڕێکدا بێگومان پێش دەهات کە ئەسیرتان دەگرت بەرخوردی پێشمەرگە ئەسن سیاسەتی پێشمەرگە نسبەت بە ئەسیر چ بوو چۆنی بەرخورد پێ دەکات؟ من چەند نمونەت بۆ باس بکەم لە بەرخوردی کۆمەڵە نسبەت بە ئەسیر
ڕەنگە ڕفیقەکانی تریش باسییان کردبێت لەم لاولەولا ئەمە ساڵی 64 جەورەیەکی ناوچەی دیوان دەرمان کرد تەمەرکوزێک بووین لە بینی مەوی و دێهاتێکی تر بوو ماشینێکی حکوومەت کەوتە کەمینی ئێمە پاسدارێک مەسئولیش بوو بە برینداری ئەسیر بوو کا خۆسرێوی ڕەشیدیان یادی بەخێر ئەو لەگەڵمان بوو لەگەڵ لەبەر ئەوە کابرا بریندار بوو حاضر بووین نەفرێکی تریش کە لەگەڵ یا ئەسیر بوو ڕانەدەکە بوو پاسدارێک بوو ماشینەکەیشی ئازاد پێکە بۆەوە ئەم کابراایە تێدا نەچێت ینی ئەوەندە بەرخوردێکی ئینسانی بوو و من لە بیر مەجارێکی تری لە ساڵی 63 بوو کەسێکی پاسدارێکی تر ئەسیر ببوو بەو لە داهاتانەی ناوچەی دیواندرا دەگەڕین ئەم کابراایە بۆ خۆی غەزای لە ئێمە ناس وەرناکرد دەوێت دڵاو ینی بە مێشکێکی ئەوە بوو بەڵام هیچ کەس حاضر نەبوو ئیجازیان پێدا خۆی بچی لە دوکانەکە شتەکە هەڵ بگرێت بیخوات ینی بەرخودێکی ئەوەندە ئینسانی و بەرامبەر بە ئەسیرە کردیان ئەگەر ناڵێم مشکڵیش پێش نهاتوە یا بەرخورد نەکرا بەڵام ئەگەر کەسێک سکۆرەتری بێ احترامی بە ئەسیر کردیا 100% لێپرسینەوەی لەسەر کردیا و حتا مشاهدی ئەوەشم کە خەڵکیان لەسەری چەک کردووە لە بەرەوە زلەیەکی لە ئەسیرێکداوە دواتر چۆن دەبێت تەسمیم دەگری چێ دەرەوەی وڵات دیارە ئەو کاتانە حتمما لە خاکی ئێران ناوچە ئازادکراوشە نەماوە و لە باشوور نیشە جێدەبن بۆ ماوەیەک بەڵام دوای ئەوەش تەسمیم دەگیرێت چێ دەرەوە من ئەو دەم کە بووم بە پێشمەرگە ساڵی 62 هێشتا ناوچەی ئازاد زۆر بوو لە کوردستان ئامۆژگای جنوب لە گوندێک بوو بۆ ناوی دەرەهوان تازە لە هەوارە گەرمەوە هاتبوو بۆ دەرەهوان ئەو وەختێ من شارەزای ئەو منتەقەیە بووم هەرچەند حەزمەکرد چون بۆ ناوچەی سەقز بەڵام چون ناوچەی ئامۆژگای نظامی و کوریان لە منتەقەی گەور بوو شارەزای ئەو منتەقەیە نەبووم ئیتر ڕۆیشتن بۆ جنوبی کوردستان و چون بۆ ئاوایی دەرەهوان ساڵی 62 لەوێ بووم بە پێشمەرگە و تەسمیمەکەیش لەگەڵ چەند ڕەفیقێکی ترا بوو کە تەسمیمان کرد چین بۆ پێشمەرگایەتی و تەسمیمان کرد و ئیتر ڕۆیشتین ملحەق بووین بە هێزی پێشمەرگە دوای پێشمەرگایەتی ئەقسە سوالەکەم زیاتر لەو بابەتەوە بوو ئەوەی کە باسی ناوچەی ئازادکرا و دواتر چوونە باشوورە و بۆ پرۆسەی دوای پێشمەرگایەتی بەرەو دەرەوەی وڵات زیاتر مەبەستم بوو ئەوە چۆن تەسمیم دەگیرێەوە بۆ ئەکسەرەن لە یەک پرۆسەی دیاریکراودا لە مەودایەکی زەمانی زۆر لێک نزیکدا زۆر لە ڕفەکان دەستنە دەرێت شرایەتێکە ئەو دەم بوو کاکەین بەحسایەکە لە ناو کۆمەڵەدا بوو ئەرزکرد ئەخلاق نەزەرهایەکە بوو جریانێک بەناوی کۆمونیزمی کارگەری شکڵی گرتە بوو و بە دوای پلۆنۆمی 16دا ئەم جریانە بە تەواوەتی مسلەت بوون بەسەر تەشکیلاتە و منە یەکێ لەو کەسانە بوو کە هەر هاتنە سەرکارێک سەر خەلە مەسئولیەت کردیان عرضتکان بۆ زۆرێکی تر لە ڕفیقەکان کە هەموو لە کاری تەشکیلاتی ینی فقط کارمان بوو بە نیگابانیدا ئەمانە فشارهایەک بوون کە من تەسلیم بگرم من جزء ئەوڵی نەفەرەکانم کاکەریم بۆ ئاگاداری ئێمە 5 کەس بووین جزء ئەوڵی نەفەرهای تەشکیلاتی بووین کە هاتین بۆ تورکیە و ئیتر دوای ئەو جریاناتە کە پێش هاتبوو چون لەگەڵ مەسئولی دەبیرەوەڵی ئەو وەختی کۆمەڵە کە قسەمان کرد و داوامان لێ کرد کە بەڕێمان کردن بۆ تورکیە کە بەخۆشیەوە زۆر بە بەرخوردێکی مەسئولانەوە لەگەڵمانە هەڵسوکەوتی کرد و دوای ئێمە سیمان کرد هاتین بۆ تورکیە زیاتر ئەم فشارانە بوو کە لەسەر ئێمە بوو ئێمە جەمع ینی هێزی پێشمەرگە هێزێکی عملی بوو کارێکیان کردبوو فشارهایە کە ئەو دەورانە بوو ڕاستی وای کردبوو کە ئینسان بیر لە ڕێگایەکی کتر بکاتەوە دا من لە بیرمە ئەو کات کە من چوو قسەم کرد من و کا خالیدی عباسی بووین وەکو نمایەندەی و 6 کەسە وتمانە چین قسەمان کرد لەگەڵ کمیتەی ناوەندی وتم خۆ تەشکیلاتی خارجیشمانێ با ئێمە بچین ماوەیە لە تەشکیلاتی خارجا بین ئەو ماوەیە لە کوردستان بووین با بچین لە تەشکیلاتی خارجی فێران پرۆسەی چوونە دەرەوەت چۆن تێپەڕ بوو هیچ ئاستەنگ و ئاڵنگاریەکتان بۆ دروست بوو تاوەی کە دەچن ئێستا دیارە لە ئوسترالیا نیشتەجێ مەسیرێکی زۆر توولانی تێی کردووە من ئەتوانم بێژم بەخۆشی و پرۆسەکەی ئێمە زۆر ڕاحەت بوو من کە هاتینە تورکیا مانگی حوتینەوە یەک هاتم مانگی دوو هاتینە ئوسترالیا ماوەیەکی زۆر کەم لە تورکیا ماینەوە زۆر دوش قبول بووین عرضتکەم ئیتر لە 92 لە ئوسترالیام و ناوە شەر بۆ کاری تەشکیلاتی گەڕامەتەوە بۆ کوردستان لە ساڵ لەوێ ماوەتەوە ئەو سەرەتای پەنابەرێتی بێگومان حتمما مشکلاتێکی هەیە بەڕێستان لەگەڵەوەکە هەم ئەم پرۆسەیە تەرکردووە هەم هەمزەمانیش کار و چالاکی و فعالیتی سیاسیت کردووە هەروەکیش باز دەکەی چەند جاریشیش گەڕاوێتەوە لە کوردستانیش کارت کردووە
ئەوانە چۆن توانیوە تەنزیم بکەی بۆ کەسێک کە تازە دەچێت لە وڵاتێک نیشتەجێ بێت حتمما ئەوانە زۆر کاریشی ئاسان نییە. تازە کە هاتبووینە ئێرە یەکەم زمانمان نازانانی ئەمەیەکی لە مشکڵاتی زۆر گەورە بوو باسیەوە بۆ هەر کەس کاسێتە هەر وڵاتێکی زمان لە ئەولەویەتەکان ئەمە زۆر هەن بوو ئێمە سەرەتا دەستمان کرد بە خوێندنی زمان ئەو دەورەی کە ئێمە هاتین بۆ ئوسترالیا جەمعێکی نزیک 20 کەسی بوون کە جزوی تەشکیلاتی کۆمەڵە بوو سەرڕایەوەی کە زمانمان نازانی وە چوونە مەدرسەی زمان ئێمە لێرە تەشکیلاتی کۆمەڵەمان دروست کرد ڕێکخراوی خارج کشوەری کۆمەڵەمان لە ئوسترالیا دروست کرد و ئەتوانم بە جورئەتەوە بێژم تەشکیلاتی خارج کشوەر تا 2000 کە من لەگەڵی بووم و هاتم بۆ ئێرە یەکێک لە فعالترین و هەڵسوڕاوترین بەشەکانی تەشکیلاتی خارج کشوەر بوو چ بەگرتنی تەظاهرات چ بەگرتنی مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە چ بە کۆکردنەوەی یارمەتی ئەرزکەم ئەتوانم بێژم جز و فعالەکان بوو بەڕاستی ئەو فعالیتانی معمولەن دەکرێن لە دەرەوەی وڵات چین ئەگەر سەرتیتر باسییان بکرێن ئێمە یەکەم بەرنمەیە کە هاتیینە ئێرە یەکەم ساڵ کە گەیشتین بەشداریمان بوو لە مەراسمی یەکی مانگیمەی مەراسمی مانگیمەی ئەمە یەکەم جێرەیان بوون یەکەم کەس بوون کە عکسی مارچ و ئینگلیس و لینمان هەڵگرت و چوونە تەظاهرات و کەوتینە پێش تەظاهراتێکی هەزاران کەسی و ئەمە ئەسڵ سەرنجی خەڵکی بەلای ئێمە سەرنجی ئەو ئۆرگانایزەکانی ئەوانەی کە مەراسمەکەیان ڕێخست بوو ڕاکێشە ئەمانە کێم پێیان بووە و هاتن لەگەڵمان قسەیان کرد لەگەڵمانە قسەیان کرد ئەرزت کەم حتا لە بیرمە اتحادیەکی کرێکاریش بوو بۆ ئەوە خۆی لەژێر باری ئەو مەسئولیەتە و ئەو پەرچەمانێت عکسی مارکس و ئینگلیس و هینکە لابەرێت و ئەمە لەسەر خۆی لابەرێ وتی ئەوە جەمعێک بوون کە ئێمە ئەسڵ ئاگامان لێ نەبووە هاتونەتە ناو ئەمە یعنی تەسیری زۆری بوو بەشداریمان لە مەراسمی ئەوڵی مانگیمەی بوو ئەرزت کەم دواتر تەشکیلاتێکمان دروست کرد ڕێکخراوێک بەناوی ڕێکخراوی پەنابەران لە سیدنی و ڕێکخراوی زۆرش فعال بوو جەمعێکی زۆر خەڵکی تێدا بوو ئەرزت کەم بۆ پشتیوانیکردن و دەیان کەسمان سەپۆرت کرد لە تورکیەوە هاتن بۆ ئوسترالیا گرتنی مەراسمی ڕۆژی کۆمەڵە بوو گرتنی مەراسمێکمان گرت بۆ دفاع لە بزوتنەوەی خەڵکی کورد بە پیشنهادی تەشکیلاتی خارج کشوەر لە ساڵی 95 کە خەڵکێکی زۆر یەکەم بەراسم هایەک بوو کە ئێمە ئەمان کردووە تەشکیلاتی کۆمەڵە لێرە تەشکیلاتی خارج کشوەر لێرە بەڕێوەیە برد ئەمانە جزوی ئەو بەرنامانە بوون کە یا ئەو کارانە بوو کە ئێمە لێرە ئەمان کردووە ئەتوانم بێژم تەشکیلاتی کۆمەڵی لە ناو تەشکیلاتی خارج کشوەری لە ئوسترالیا لە ناو باقی ڕێکخراوەکان و ئەحزابی تر کرد بە ڕێکخراوێکی زۆر قابل نفوس و خۆشەویست لەناو خەڵکا بەڕاستی کە حسابی لەسەر کە لەسەر تەشکیلاتە ینی هیچ مەراسمێکم پێش نایە حتا ئەحزابی تری باقی پارچەکانی تری کوردستانیش مەراسمیە بگرن یا کارێک بگرن کە داوا لە ئێمە نەکەن بەشداری کەن یا داوەتمان نەکەن بۆ بەشداریکردن لە بەرنامەکەیاندا زۆر باش ئەوەندە فعال باسی ئەوە دەکەن لە ئوسترالیا گویا ڕادیۆیەکیش ئەگەر یا تاسیستان کردو یا تێدا کارتان کردووە فعالیتان کردو ئەو ڕادیۆیە کارەکەی چ بوو یا بوردی ئەو ڕادیۆیە معمولەن چی کوێ لە خۆ دەگرت ڕادیۆکە ڕادیۆی FM بوو لە جنوبی ئوسترالیا لە شاری ئادڵای من و برای بەڕێزم کاکەردەڵان چەند ساڵ بەڕێوەمان برد کە ئیتر دواتر من بەهۆی کاروشتۆ کاکەردەڵانیش بەهۆی کار و مشکلاتی ترەوە نەماتوانی ڕادیۆکەی داێت بەڵام چەندی ساڵێمە ڕادیۆمان برد ڕادیۆیەکی فەرهەنگی بوو خەبەری و فەرهەنگی بوو بەشی زۆری کارەکانمان بەتایبەت ئەو بەشەی کە من کارم تێدا کرد بەخشی هەواڵ و مساحبەکردن مساحبم لەگەڵ زۆر کەسا کردووە هونەرمەند شاعر کەسایەتی سیاسی لەسەر مەسائل و ڕووداوەکانی کوردستانی عێراق عەرزکەم و ئێران زۆرتر کارەکانمانەوە بوو و دەور و تەسیرێکی زۆری باشیشی بوو لە ناو خەڵکا و ڕادیۆکی ئینترنێتیش بوو ینی جدا لەوەی کە لەسەر FM بڵاوە بوو ئێمە لەسەر ئینترنێتیش تۆ ئانلاین دەتوانی لە هەر نقطەیەکی دنیا گوێی لێ بگرین من لە بیرمە کە چوومەوە کوردستان لە 2013 بەشێکی خەڵک بە ڕادیۆکەیان منیان لە ناسیەوە کە ئینترنێتی گوێیان لێگرت بوو لە ئێرانەوە خزمەکانم دەهاتن هەر باسی ڕادیۆکەیان دەکرد ڕادیۆکە بە زمانی کوردی بەرنامەی بوو بەرنامەیەکی بە زمانی کوردی بوو بەڵێ معمولەن تەسیسی بەرنامەی شیوا دەستدانەکاری شیوا چەندە مەلزوماتی دەبێت چه ئیمکانات هیچ پێویستە بۆ کەسێکی وەک ئێمەمانان وەک ئێوە لە دەرەوەی وڵات من وەکو تەجروبە بێژی تەجروبەی کار لە ڕادیۆیە تەجروبەم نەبوو بەڵام بۆ زۆر مەراسمها لە پێشمەرگایەتیشدا حتا بۆ سرۆت خوێندن بۆ بەڕێوەبردننی بەرنامەکان مجری بەرنامە بووم ینی
لەو لە حازانە و کێشەیەکم نەبوو بەڵام رادیۆ وەک جەنابش فەرمووی ڕێخستنی رادیۆ ئیمکاناتی دەگە ئەو رادیۆیە کە ئێمە رادیۆیەکی مۆڵتی کاڵچرار بوو کە رادیۆیەکی دەوڵەتی بوو کە باقی ملەتەکانی تریش بەرنامەیان تیا بڵاو دەکرد ئێمە چوین بەرنامەیەکمان ئیجارە کردو بوو و ئیتر بۆ خۆی ئزگای رادیۆکە پۆڵێکیان لێ دەسەندین و خۆیان ئۆپەراتۆریان بوو بەرنامەکانیان بۆ پەخش دەکردینەوە لەسەر هەنی ئەوان بوو زۆرتر کارەکان فقط تەهیەی بەرنامەکە لە ئێمە بوو کە مصاحبە و ئەخبار و جۆرەشتانە بووە خۆمانمان با پرسیارێکی زۆر شخصی لێ بکەم لە هیچ کۆدا باسی ئیزدواجن نەکرد باسی ئەوە نەکرد کە ژیانی شخصیت چۆنە تا ئێستا ژیانت ئیزدواجم کردووە و کوڕێک و کچێکم هەیە ڕەکەم نزیک 22 ساڵیەتی 21 ساڵێتی ساڵ و چەکەش نزیک 11 ساڵیەتی هیوادارم هەر خۆش بن بۆت هیوادارم کە بۆ خۆشت هەر خۆش بی هەر تەمەند درێژ بی من پێم وایە پرسیارێکی زۆر تایبەتی ترم نییە بەڕاستی بۆی کە لەوە زیاتر کاتن نەگرم دەزانم لە عینی کار و لەسەر کار دەسەڵاتگرتووە هاتووی بۆ بەرنامەکە من زۆر خۆشحاڵ بووم بە حزورت بۆی لەوە زیاتر من ماندوو ناکەم بەڵام وەکو خۆت ڕوو بە بینەران ئەگەر شتێکی تایبەتر هەیە من ئاماژەم پێ نەکردووە پێت وایە باسکردنی مناسب دەزانین پێویستە فەرم و کات لە اختیارتدایە بدەنە دواتر بێکەوە ماڵاوای دەکەین لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ زۆر زۆر سپاسی جەنابت دەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە لە خزمەتتاندا بوو بنەم بەرنمەیەدا پێم خۆشە لە ڕێگای ئەم بەرنامەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەرچەند چەند ڕۆژێکی لاداوە لە ڕۆژی کۆمەڵا پیرۆزبای ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕیانی پێشمەرگە لە هەموو لایەنگران و دۆستانی کۆمەڵە و خەڵکی کوردستان بە تایبەتی بکەم و ئارەزووی سەرکەوتنم هەیە و هەمیشەش من یەک جمڵەم باس کردووە وتمە جەرایانی چەپ جەرایانی سوسیالیستی لە کوردستان ئەگەر بیەوێ لە ئاڵوگۆڕەکانی داهاتووی ئێرانە دەور و نەخشی بێت و بتوانێت تەسیرگوزار بێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان بە بڕوای من تەنها ڕێگایەکە هەیە و ڕێگای معقول کە هەیە تەقویەتی ئەم جەرایانەیە و تەقویەتی ئەم ڕێکخراوەیە ئارەزووی سەرکەوتنم هەیە و زۆر سپاسیانەکەم بۆ ئەو داوەتە و خزمەتتاندا زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان ئازیزان و خۆشەویستان ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ تایر حسەینی ناسراو بە تایر پارسانیان بەو هیوایی کە کات و ساتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر برد بێت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیەدا هەموو لایەکتان هەر شاد و بەختەوەر بن لامري بيردا يزالادي امي بو ردني لامادي لامري